بینەرانی ئازیز لارکوێکن سڵاوتان لەبێ خۆم بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەی تیرۆژ ئەمڕۆ ئەبما میوانی ئێوە تەوەری پرۆگراممان ئەمڕۆ یادی 13 ساڵی دامەزراندنی کەناڵی سلێمانیە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئامانج عەبدوڵڵا سوود وەک بارێوبەری کەناڵەکە میوانی بەرنامەکەمانە کاک ئامانج بەخێربەی سوپاس گەورە و کردین سپاس بۆ ئێوە کاک ئامانج سەرەتا حەزەکەین پیرۆزبایی خۆت لە یادی 13 ساڵی دامەزراندنی کەناڵەکە بگەێنیت لە یادی 13 ساڵی پەخشی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانیە پیرۆزبایی گەرم لە ستافە ماندوونە ناسەکەی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانیەکەم هەروەها بینەرە ئازیزەکانی ئەم کەناڵەکانیشە لە کۆنێکشن و پێکبەستیان لەگەڵ ڕوونمای ئەو کەناڵی کە وێنای بەشێکی هەستیاری میدیاکە لە ناو شاری سلێمانیە ئەخوازم کە وەک چۆن لە ڕابردووە لەماوەی ئەو 13 ساڵە پێشتریش چکە وەگەزان ئەم کەناڵە ڕاستە 13 ساڵە بە ناوی سلێمانیەوە پێشتریش تەمەنێکی پڕبەخش و گەشاوی هەبووە وەک چۆن لە ڕابردووە توانیوێتی لە ئاستی میدیاییە شان باتە بەردەم ئەو بەرپرسیارەتیە گەورەیە لە ئایندەشا بتوانین گەشاوەتر و بە هەنگاوی بە پێستر بڕۆین بەرەو پێشەوە و ڕوونماکەمان ڕازاوە بکەین بە پرۆژەگەلی میدیایی باشتر. بەڵێ کاک ئامانجۆکە خۆت ئاماژت پێدا مێژووی ئەم کەناڵە لە 13 ساڵ زیاترە کە بە چەند وێزگەیەکی ترا تێپەڕیوە پێمان خۆشە و بەڕێوبەرێک کە زانیاری زیاترە لەلایە پێمان خۆشە باسی ئەو وێزگانەمان بۆ بکەیت چۆن کەناڵی سلێمانی گەیشتە بەم کاتەی ئێستا. من پێشەوەی باس لە لایەنی مێژووی ئەم کەناڵە بکەین. بەڵێ. حزوریشی میدیایی فراوانی هەبووە. پێم خۆشە لێرەوە سوپاسی زۆر پیرۆزبایی گەرم بگەێنمە هەموو هەڤاڵ و هاوڕێ و کارمەند و ئازیزانی کە ڕۆژێک لە ڕۆژان لەناو ئەم کەناڵەیە ئیشیان کردووە و خزمەتیان کردو و شوێن دەستیان دیار بووە هەڵبەت لە نێویانە بەشێکە بووە کە ماوەیەکی دوور و درێژە ناوم کەناڵە کاری کردو بەڵام بار هۆ کارێک بێ ئەمڕۆ لەگەڵ ئێمە حزوری نییە بەڵام شوێن دەستیان دیار بووە بەڕێوبەرانی ئەم کەناڵە چەند بەڕێوبەرێکی گۆڕیوە پێش من کە ڕۆڵی زۆر بەرچاویان هەبووە بەدڵنیاییەوە لە ناویانە بەڕێوبەری پێش من کە بەڕێز کاکلێر یوسف و لە سەردەمی ئەوە کە سێمە سەر ئەو مێژووە ڕێزخۆشەویستیمان بۆیە کاکلێر سوپاس ئەمە کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی ئەگەر ئێمە دوورتر بۆی بڕوانین لە ڕاستیە لە ساڵی 1992 KTV دروست بۆ کوردستان TV لە سلێمانی پاشان لە 24 ئەپرێلی 2004 ئەم کەناڵە دەسەکاتەوە بە پەخشی خۆی دیسان بە ناوی KTV سلێمانی لە ساڵی 2015 لە 13 حوزەیرانی 2015 کە کەناڵی ئاسمانی زاگرۆسێتە بوون ئەم کەناڵە ناوی ناسناوی ئەگۆڕێن ئاسنامەیە گۆڕێ بە زاگرۆسی سلێمانی ئەمە درێژا کێشێ لە 2005 بەدواوە لە 13 حوزەیرانی 2005 بەدواوە تا ساڵی 2007 لە یەکی ئابی 2007 ئەم کەناڵە ناسنامەی کەناڵی سلێمانی وەرەگرێ و لەو ڕۆژەوە تا ئێستا ماوەی ئەم 13 ساڵەیە بە ناوە نازدارەکەی سلێمانیەوە پایتەختی ڕۆشنبیریەوە دەستی بە وەشانی پرۆگرام و بەرنامەکانی خۆی کردووە بە کورتەکەی ئەگەر ئێمە بڕوانین خۆی تەمەنی پڕبەخشی میدیایی کەناڵەکە ئەگەڕێتەوە بۆ 28 ساڵی ڕابردوو بەڵام بە ناوی کەناڵی سلێمانی و کاتۆتە بوون لە ساڵی 2007ەوە ناوی ناسنامەی کەناڵی سلێمانی وەرگرتووە ئێمەش کە ئەوادەیەمان دیاری کرد بایەخی تایبەتمان بەو ناوەیە کە ناویشی بەشکۆ و جوانی ئەم وڵاتەیە کە پایتەختی ڕۆشنبیری و بەناوی سلێمانیەوە تاقانە کەناڵێکی کە بەناوی تەلەڤیزیۆنی سلێمانی بە ناسنامی تەلەڤیزیۆنی سلێمانیەوە ئێمە بەخشی خۆمان کردو. بەڵێ کاک ئامانج میتۆدی کارکردنی کەناڵی سلێمانی لەسەر چییە لەسەر چ بنەمایەکی ڕاگەیاندن کار دەکا؟ لە ڕاستیە کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی کەناڵێکی لۆکاڵی کە دیارە پێشەوە پێم خۆش لەسەر میکانیکی یا بڵێن ئاستی تەکنیکی بەخشەکەی قسە بکەم لە ئێستا لە کۆمەڵەکانی مەکس میدیا و وان بۆکس و مای تیڤە بەخشی خۆیەکە و جگە لەوەی کە لە سۆشیال میدیاشە شوێن دەستی هەیە و هەوڵێکی باشیاوە لەو بارەشا کە شوێنی خۆی بکاتەوە
کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پشت ئەستورە بە میتۆدێک کە پەیوەندی بە لۆگۆکەیەوە هەیە کە لە ساڵانە لە یادەکەی ڕایەگەێنێ بەخش و ڕاستگۆیی و بۆی کە دەست بەم بیانەیەوە بگرێ لەسەر هەموو سێکتەرەکانی ئیشەکە توانین بڵێن کەناڵێکی ڕۆشنبیری گشتیە کە لە پەناوە با بڵێن لەلایەکەوە دەستێکی قوڵی بردبێ بۆ لایەنی سیاسی کە لە ناو هەواڵەکانیە لە پرۆگرامەکانیان ڕەنگیاوەتەوە کە پشت ئەسوورە جاریش کاواڵێم لە ناو فۆرمی وشیارینەتەوەی پابەستە بە وشیارینەتەوەی هەر بۆ خۆی ڕاگەاندنی پارتیمان ڕاگەاندنێکە چۆن بەرپرسیارانە ڕەفتارەکە هەمان کات ئەهوەنیە پارێزێەوە با بڵێن ڕیشەی کارکردنی پابەستی چەمچی وشیاری کۆمەڵگەیە کە ئەچێتەوە ناو وشیارینەتەوەی ئێمەش بەو پێوشێنە بە هەمان نەفەس کاری خۆمان کردو کە بایەخمان بە پرۆژەی میدیایی خۆمان ناو ناو ئەمەی کە ئێمە زۆر بایەخی پێنەکو باسم کرد کە ناو دەستگای ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستانە زۆر بە گەشاوی هەستی پێکرێەوە ئەو میتۆدەیە کە لەسەری ڕواوەیەکە بە گشتی میدیایەکە بەرپرسیارانە ڕەفتارەکە و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەشێکی زۆر هەستیاری ناو پرۆژە میدیایەکەیەتی وەکۆی کە باسم کرد وەک چۆن لە میانە سیاسیەکەی هەوڵی یاوە و وێنای تابلۆ سیاسەکەەوە خۆی پیشانی خەڵکەیە پیشانی بینەرانی خۆیان لە ئەمان کاتە لە سێکتەرەکانی کەشا بۆ نمونە لە ڕووی پەروەردەییەوە بایەختان بە مافی جەندەری مەسەلەی ئافرەت و ڕۆڵی ئافرەت لە ناو کۆمەڵگە تەنانەت لە بیرمان نەچێ بەشێک لە ناو ڕوونماکەیە تایبەتە بە مناڵ بایەختان بە مناڵ لایەکی تر لایەنە مەعریفی و کلتوریەکان بەشێکی هەستیاری ناو مەبەستمە ئەوە بپرسم کە لە هەموو دنیا ئێستا میدیا بەرەو تایبەتمەندی براوە وەکۆی خۆشە ئاماژە پێگرت بەڵام هەتا ئێستا کەناڵی سلێمانی کەناڵێکی گشتیە واتە لەو شتانی کە خۆت باسی کرد لە کەناڵەکەیە بە خۆشحاڵیەوە ڕنگدانەوەی هەیە مەبەست لەم بوونی کەناڵی سلێمانی بەگشتی مەبەست لەوە چێ هەتا ئێستا کە بەگشتی ماوەتەوە خۆی ئەوە ئەگەرێمە بین وەڵامێکی زۆر با بڵێن زانستی بینەوە بێ بچینەوە سەر ئاستی وەشاندنی کەناڵەکە ئێمە کەناڵێکی لۆکاڵین بۆم باس کردی بە جۆرەی ڕای شارەزایانی بواری میدیا بۆ نمونە لە دوایین کتێبی بۆ نمونە بۆ بازەکەم دکتۆر نەزاکت باس دەواکە جیاوازیەکانی یا تەسنیفیەکە پۆڵێنیەکە لۆکاڵ و فەزاییە با بڵێن سەتەلایت چییە ئەمە ئەگەر ئێمە خوێندنەوەیشی بەدیقەتی ئەم لایەنە ئەکادیمیە بکەین لەوە باشتیەکەین ئەگەر سەتەلایت زۆر قوڵ بێتەوە لە بەرەوەی زمانێکی یونیڤەرساڵی پێ زمانێکی گردردونی پێ زۆر هەوڵەیە لەسەر تایبەتمەندی ئیش بکە بەڵام لەسەر ئاستی لۆکاڵی تۆ بێ شوناسی لۆکاڵی خۆت جارێکی کە بەیان بکەیتەوە کە تۆ نازناوت چییە ناسنامەت چییە و ئەم ناسنامەیە ئەدباتەوە سەر ئەوەی کە تۆ کەناڵێکی گشتیبی هەندێک جار و لە نەیویا توان بڵێم ئێمە تاقە کەناڵێک بووین لە ڕابردووە بۆ ئێستا ناڵێم لە ڕابردووە تاقە کەناڵێکی لۆکاڵی بووین کە بایەخمان بەلایانی سیاسی ژاوە ناو کەناڵێکی خۆمان وەک چۆن ئەنترتێمنت بەشێکی ناو هەستیاری ناو پرۆگرامەکانی ئێمە بووە خۆش لە ناوی ئیژەکەی لایەنی سیاسیش بەشێکی هەستیاری ناو ئەم کەناڵە بۆ بەڵام نەتیجەیان سەرنجام ئەوەش کە تۆ بازە تایبەتمەندیە کە ئێوەمان لەبیر نەچێت ڕۆشنبیری گشتی ژیاوی کە تۆ دەست بۆ هەموو سێکتەرەکانە بی بەشێکی ڕبایەخی ناو میدیایە بۆ نمونە کتێبێکەیە لە علم الاتصال والإعلام کتێبە بە عەرەبی بەداخۆ تا سەنەکراوە بکە لەم کتێبەیە زۆر بە بایەخەوە باز لەوەکە کە میدیا ڕۆڵی چییە گەر ئێمە بچینە سەر ئەوەی کە میدیا ڕۆڵی چییە لەوە تێگەین کە تایبەتمەندی میدیا چییە مەرج نییە ئێمە کەناڵێک بین بۆ نمونە بە تەنیا ئەنتەرتێمنت بین مەرج نییە بۆ نمونە کەناڵێک بین بە تەنیا سیاسی بین مەرج نییە بۆ نمونە کەناڵێک بین ڕاضی بین یان بۆ نمونە کەناڵێکی ئابووری بین نا ئەمانە هەیە ئەمامووی حەقی خۆیەتی و مەشروع و ئەبێ هەش بێ بەڵام ئێمە کەناڵێکین بە حکمیەوەی کە کەناڵێکی لۆکاڵین و ئەمانەوێ زمانی دواندن جارێکی تر لەگە بینەرەکانمانە بدۆزینەوە و ئەو میانەیە کە دروست دەبێ میانەیەکی گشتیە چکە تۆ وێنای ئەوەی کە ئەگوزەرێت وەک خۆی لە ناو ڕوونماکەتە من زیاتر ڕوشەی ڕوونما بەکارێنم وەک لە شاشەچکەوە کوردیەکەیەتی ناو ڕوونماکەتە جارێکی تر وێنای بکەیتەوە پیشانی خەڵکی بێ ئەمە بەشێکە لەو تایبەتمەندیەکە باسمان
بەڵێ بە حکمی ئەوەی کە سپاس بخۆی ئەمە بینێرەکانیشمان هەمە جۆرە بە تەمەنمان هەیە گەنجمان هەیە ینی پێویستێکی تایبەتی ئەوە کە ئێمە ئیش لەسەر ئەوواکەین ئیش بۆ هەموو کەسەیەکەین بۆ هەموو تەمەنێک ئەیکەین یەکێک لە ئەرکەکانی یەکێک لە وەزیفەکانی میدیا ئەوەیە بۆ خۆی کە تۆ ئەگەر ئێمە زۆر بە دیقەتەوە سەرنج لە میدیا بێ ڕاستە ئەو کار لەسەر ئەوەکە کە چۆن کاریگەری لەسەر بینەرەکانی بەجێ بێڵێ بەڵام بۆ ئەوەی کە ئەمیانەیە تونگ بێتەوە هەمیشە سەرنج لە خواستی بینەرەکانیشی ئاخر ئەمەش بەشێکی هەستیاری خواستی میدیاییە ینی وەزیفەی میدیاییە لە هەمان کاتە بۆیە تۆ تەمەنەکان چین و توێژە جیاوازەکان و پیشە جیاوازەکان دیقەتگرتنەوەی کە باسم کردان لەسەر ئاستی جێندەری و تەمەنی جیاواز و هەمووی ئەبێ هەر هەمووی ئەبێ لەبەر چاو بگریت یعنی هەموو بەیەکەوە بە تایبەت لە وەزیفەی کەناڵێکی لۆکاڵیە بەڕاستی چکە تۆ وێنایەکی جیاوازتر نمایشەکەی ئەو ئەم ڕائە ئێستا ساغ بۆتەوە ئەزانی ئێستا لە جارانە ئەگەر ئەم ڕائە نەبوو بێ ئێستا هەیە ڕێیەکی ئەکادیمیەکە زمانی لۆکاڵی زمانێکی جیاوازە لەسەر ئاستی میدیا زمانێکی یونیڤەرساڵی نییە و مهمەکەشی جیاوازترە ئەزانی مهمەیەکی زۆر جیاوازترە ئەگەر لە زۆر خاڵایەک بکردنەوە زۆر خاڵی شاسیاواز زۆر باسی جەندەرت کرد کاک ئامانج وەک بەڕێوەبەرێک تا چەند ئامانجە بووە کار لەسەر کاری جێندەری بکەی لە ناو دەستگاکەتدا خۆت لێرەی ڕەنگە باشترین شاید بی و پرۆژەی تیرۆش بۆ خۆی ئەوە ساخەکاتەوە ئەو ڕاستیە ساخەکاتەوە و پێشکەشکارە بەتوانە و پەیامنێرە بەتوانەکانی ئەم تەلەڤیزیۆنەکە من هەمیشە بەبایەخەوە لە ڕۆڵ و لە توانایان نەڕوانم ئەوە ساغکاتەوە کە بەشێکی زۆریان لە خەڵکە ئەکتیڤەکە و کەسی کە شوێن دەستیان دیارەوە بایەخیان پێدراوە ئەو بۆکە بەڕێز باسیەکەی کە ئافرەت بوون و شوێن دەستیان دیار بوو بەرنامێکی ڕۆژش باشترین کە پرۆژێکی ئێستیاری ناو شاشەکەیەوە ڕۆژانە پەخشەکرێ ئەو زیاتر بایەخ بەم چەمکایە زۆر ڕاستە کاکەمان مەبەستم بزانم جیاوازی پەیامی کەناڵێکی لۆکاڵی کە وەکو ئێمەیە لەگەڵ کەناڵێکی ئاسمانیە چییە؟ ینی ئێمە بۆ زیاتر ڕاستە ئێمە لۆکاڵین بەڵام زیاتر هەوڵمان نەیەوە مەسەلەن ببین بە کەناڵێکی ئاسمانی زیاتر پەیامەکە لە ڕووی پەیامەکەی ئێمە وەکو کەناڵی سلێمانی لە کەناڵێکی لۆکاڵیە ڕەنگ ئەداتەوە ئەگەێنرێ باشترەوەک لە کەناڵێکی ئاسمانیە ئەگەر ئێمە بین وەڵامی ئەم پرسیارە بینەوەی زۆر دیقەت لە ئاستی تەکنیک بکرین نەزەریەیەکەیە لە ڕووی تەکنیکیەوە کە میدیا بەعام پشتی پێبەستێ ئەو نەزەریەی مارشال ماکلۆهانە کە قسەی لەسەرەکە ئاڵێ تۆ چۆن لە ڕووی پەخشەوە ئەووامان پێڵە ماکلۆهان نەزەریەکەی وایە ئەڵێ پەخش کاریگەری زۆرە لەسەر میدیا ئەڵێ ئەوە پەخشەوە ئاکا کە میدیا زۆر بە فراوانی بڵاو بێتەوە ینی بۆ نمونە کاتی خۆی کە لە سەرەتای میدیا نەشونما کە ئازانیت لە سەرەتا لە تایپۆ دەست پێکوانێ میدیا تایپ ئاستی یەکەمێتی کە ئاستی دووەمیە بێ بە رادیۆ ئاستی پەخشی فراوانترە بێ بۆ لەبەرەوەی دوو حاڵەتی تازەیەتە پێشەوە یەکیانەوەیە کە چاپکرا و ڕەنگە هەموو خەڵک خوێنەوار نەبوو بێ لەو سەردەمە دوو ئەم چاپە وەسایلی نەقڵیان با بڵێن گواستنەوە کەمتر بووە لاوااستر بووە کەستر بووە کەمتر گەشتووە زیاتر زمانەکەش لۆکاڵی بووە لە کە ئەبێ بە تەلەڤیزیۆن کە بێ بە تیڤی بێ بە شاشە بینەر دروزەکە فراوانترە بێ ئاستی پەخش با بڵێن بڵاو بوونەوە فراوانترە بێ ئەمەیە کە ماکلۆهان قسەی لەسەرەکە دوای کە ئاستی دواییەت ئاستی سۆشیال میدیایە ئەوە هەر زۆر بە فراوانی پێش خۆی تێپەڕێنێ تر شوناسی نیو میدیا وەرەگرێ باشە لەناو هەموو ئەم فەزایی کە باسیەکەین ئێستا تەصنیف جیاوازترە ڕاستە ئەم ئاستانە هەیە بەڵام ئاستی پەخش با بڵێن بڵاوبوونەوە وەشاندن ئەوەی ماکلۆهان باسیەکە ئەو نەزەریە کە قسەم لەگەڵ نەمێ بەرشەویش ئەکادمی جواب بکەمەوە بیگەنمە بینەرە ئازیزەکان ئاستی پەخش تەصنیفەوە بەسەر ئاستێکی لۆکاڵی لەگەڵ ئاستێکی یونیڤەرساڵی ئاستێکی گەردوونی ئاستێکی فەزایی جیهانی چی لە ناوەنی لە هەموو عالەمە ئێستا لە هەموو جیهانە لە وڵاتانی پێشکەوتووە بە تایبەت لە ئەبێ واقعیترە مە باسکەین میدیا گەشەسەنی میدیا زیاتر وەگەزان لە ڕۆژ ئاواوە سەرچاوی گرتۆ پەڕیوەتەوە بۆ ناو ڕۆژهەڵات بە تایبەت لە ئێستا لە ڕۆژ ئاوا ئەمە بە ئاشکرای یەکلابۆتەوە وەکو پێم وتی پێش ئەم پرسیاری تو ئەگەر لە هەندێک خاڵی جەوهەریە کەناڵێکی فەزایی و لۆکاڵی یەک بگرنەوە کە ئەوە بەرپرسیارەتی میدیایەکەیە زانی ئەوە گەیاندنی زانیاریەکانە گەیاندنی هەواڵەکان لە هەندێک فەقەرە لامیانە
لە پرۆگرامەکانیەتی لە هەدەفی ئینسانی پرۆگرامەکانیەتی لە بایەخی وشیاری پرۆگرامەکانیەتی لەوانەیە گرێ لە خاڵی جەوهری ترا زۆر جیاوازن بە یەکتری بۆ نمونە دیسان ئەگەڕێمەوە سەر و سەرچاوی دکتۆرە نەزاکەت یا دکتۆرە مەی لە کتێبی عنف اللغوي في الوسائل الاتصالات والإعلام لە زۆر شوێنی کەشا باس کراوە زانی ئەم ئاستە بە چی جیابێتەوە بۆ نمونە تعاملکردن لەگەڵ هەواڵێک بۆ نمونە ئێستا لە سلێمانی کە من لەگەڵ تۆ دانیشتم لەم بەرنامەیە ئەمە 3 ڕۆژە دۆخی سلێمانی بە چیا تێپەڕێ ئاو نییە گەڕەکەکان ئاویان نییە کەم ئاویە کێشەیەک دروست بووە و بەهۆی ئەوەی کە بۆری ئاوی سلێمانی ئەمە چەند جارە تووشی ئەم کێشەیە بێ بەداخەوە ئەم زمانە ڕەخنەیە تۆ یعنی ئاو نییە یا بۆ نمونە لە گوندێکە کۆمەڵێک مردار بوونەتەوە لە ئەنجامی ژەهرایی بوونەوە یان ژەهرایی بوونی کانیاوێک ئەمە حاڵتێکی زمانێکی زۆر لۆکاڵیە زانی ڕێکینێکی بۆ نمونە هاونیشتیمانیی بریتانیا ئەڵمانیشی بەم خەبەری تۆ نیە بەڕاستی وەختێکی تەفەزاوە ئێ باشە خۆنەتیجا بێم خەبەرش بڵاو بێتەوە کەواتە بایەخدانی کەناڵێکی لۆکاڵ بە خەبەرێکی لۆکاڵی بۆ کۆمەڵگەکەی خۆیەتی و ئەمە ئێستا لە عالەمی شاپی ڕێوی لێکرێ زانی ئێستا لە ئەوروپا بەشێکی زۆری خەڵک ئەوەندەی بایەخ بە کەناڵی لۆکاڵی یاونە نەچێتەوە سەر قەناتە فەزایەکان لەبەرەوەی ئەو ئێوێ بزانێ لە لای خۆی چییە گوزرێ ئەوە مهمەکەی ئەوە کە بزانین لای خۆی چییە گوزرێ تاان لەسەر ئاستی پرۆگرامەکانی زۆر جار بەشێک لەو هەمومە بەشێک لەو خەمیکەیە خەمێکی جڤاکیە خەمێکی کۆمەڵایەتیە زیاتر ڕەنگە لە ناو شارێکا قەتیز بێ زانیان تۆ کرێ قسەی لەسەرکی کەمتر لەوانەیە لەسەر ئاستی فەزایی ئەم مناڵم هەن ناکرێ ئەکرێ بەڵێ ئۆکەی ئەکرێ بەڵام کەمتر ڕەنگاتەوە چکە خەمەکە وەختا بێ بە خەمێکی گشتگیرتر وەختێ تۆ بۆ تەواوی دنیا ئەدوێ قسە بکەی زانی بۆم کەونا دەوێ قسە بکەی خەمەکە زۆر گشتگیرترە خەمێکی زۆر ئینسانیترە زۆر گەورەترە بەسکێتە سەر خەمی مفرەدات ئەمە زیاتر لەسەر ئاستی لۆکاڵی قسەی لەسەرەکرێ و لە پرۆگرامەکانی شار ڕەنگایەتەوە و ئێمە هەوڵمان ناوە بەڕاستی ئەمە بەو بەرپرسیارەتی کە باسم کرد ڕەچاوکردنی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تۆ ناکرێت لە هەموو واقعەکە هەر پەلامار دەربی ئەکرێ زمانێکی ڕەخنەیی تەبێت بەڵام زمانێک نییە بۆ تێکشکان و تێک و پێکشکانی ئەوەی کە هەیە نا بۆ ئەوەی کە زمانێکی ڕەخنەیە بووی جارێکی کە بینای بکەیتەوە ئێمە لەم بوارەیە ئەوەی کە هەیە ئەیخینە ڕوو بەڕاستی ئەو زمانە لۆکاڵیە کە هەیە وەک خۆی لە ڕووی میدیایی باسیەکەم زمانی لۆکاڵی وەک خۆی ئەمانەیە لەسەر ئاستی سلێمانی تەوزیفی بکەین و لە شارەکان شارە خۆشەویستەکانی تی کوردستانیشەوە واقع ببێنێ وەک خۆی تەچی بکەن و هەستی پێ بکەن کە چی ئەگوزەرێ چونکە هەمیشە ئەمە پرسیارێکە کە لە لای متەلەقی وەرگر بینەر چی لە ناوانی بە ئەمێنێتەوە کە چیە گوزەرێ هەر بەڕاستی چی هەیە بۆیە سێرەکەی تەنان لەسەر ئاستی تۆ خۆت لە میدیاییشەکەی ئەوە زانیە لەسەر ئاستی راپۆرت و ریپۆرتاژش ئەمە جارێکی کە تەسنیف بێتەوە ئەم پرسیارانی کە هەیە ئەگەر لە ناو راپۆرتێکە خەڵک بە دوای ئەوە بێت چی هەیە کەی لەکوێ ئەوە بەڵام چۆن زیاتر لە ناو ریپۆرتاژە زۆر بە قوڵی ڕەجی داکوتاوە ئەو پرسیاری کە ئەڵێت چۆن بوو زۆرترین کاتی وێ وەڵام وانە درێژترە لە راپۆرت ریپۆرتاژ دوور و نزیکەکەش ئەبێتەوەی ئەوەی من کە زیاتر ئیش لە لۆکاڵە بکەین کاگامانچ پێمان خۆشە وەکو بەڕێوبەرێک زانیاری باشترە لەلایە حەزەکەم زانی وەرزی نوێی کەناڵەکە پێتان خۆشە چی بکرێت چی ئەخوازن ئێمە میدیا بەعام بەردەوام لە هەڵپەی ئەوەیە میدیایە کە بێ ستاندارد بێ میدیایە کە بێ هەمیشە لە ئاشنایەتیا بێ لەگە بینەرەکانی خۆی و بینەرەکانی خۆی لەدەستنەیە و هەڵپەیەتی بۆ ئەوەی کە بەردەوام گەشە سندوبی ئەبێ بەردەوام خۆی ئەپدەیت بکاتەوە زۆر ڕاستە ئەمە لە تەلەڤیزیۆنی سلێمانی کەناڵ تەلەڤیزیۆنی سلێمانی هەر نەک لە یادەکان ئەگەر تۆ خۆت لێرە ئیشەکەی ئەزانی زۆر ڕاستە بەڵام ئەوە بینەریش حەقێتی تۆ پرسیار لە بری بینەرەکەی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی بەردەوام لە هەوڵی ئەوەیە کە خۆی ئەپدەیت کاتەوە جا سێمان جارێکە بجۆری ئەو سیزنەی کەیت ئەو وەرزەی کەیت تۆ وەرزی کارکردنە دەگۆڕیت ئەم ئاڵوگۆڕە مەرجیە بەوە بێ کە تۆ بۆن من لەم ئەپدەیتەیە بۆ نمونە وا بکەی پرۆگرامێک کە زۆر سەرکەوتووە بەڵام مادەم ئەپدەیتە منەوێ لای بم مەحوی بکەم بیسڕمەوە نا ئەکرێ هەمان پرۆگرام جارێک کە ئەپدەیت بکرێتەوە کۆم پرۆگرام ئەمەتی ڕۆژ ئەکرێ ئەپدەیت بکرێتەوە ئەمە پەرۆشی ئەمە پرۆشێکی میدیاییە پرۆشێکی میدیایی ستانداردە یعنی بۆی کە بەردەوام تۆ خۆت ئەپدەیتیتەوە چونکە بینەر بەردەوام لە چاوەڕوانی ئەوەیە کە تۆ خۆت نوێیەکەیتەوە شتێکی تازەی ئەخەیتەوە بەردەم سفرەوخوانێکی تازەی بۆ ئاڕازێنیتەوە وەک ئەو
ئەو نەزەریەی کە باس لە میدیاکە لە زۆر جار بەتابەت لە بواری با بڵێن هەواڵە کە سیفەی بەرگریاوەتێ ئەو سیفە بەرگریە چۆن یانی زەڵاتی تیا و بەرگری تیاوە جارێک کە خۆشیەکەیتەوەی ئەو سیفەی کە هەیە نەزەری کە قسە لەسەر بەرگرەکان لە ناو میدیا تۆ چۆن جارێکی کەم سفرەیە ڕاخیتەوە بۆ وەرگرەکانە بۆ متەلەقیەکانە بۆ بینەرەکانە بەردەوام ئەمە پەرۆشی ئێمە هەمومان بێکەوە لە ناو کەناڵەکان بکەین بەڵام وەختێک هێتە سەر ساڵیات تو تۆڵترەبینەوە زانی زیاتر پەرۆشیەوە بین چونکە هەر ئینسان بەعام مرۆڤاتی بەگشتی ئەم بۆنانی کە هەیە بۆنی ساڵیات و دروستبوون جۆرێکە لە نۆستالیژیا لەلایەکەوە یعنی پڕ دەکات لە ئاوەڕانەوە بۆ ئەو سەردەمی کە ئیشە کردووە ساڵێک گوزەراوە چەند ساڵێک گوزەراوە ئەگەڕێیتەوە ناو هەموو ئەو یادەوەریانە ئەمە بەشێکی بەڵام بەشێکیشی پەیوەندی بە ڕوانگە یان بەڕوانینی تۆیە بۆ سبەینێ بۆ ئایندا یعنی چەند جوانە کە تۆ ئاوردانوکی نۆستالیژیت هەیە کە ئاوردانەوەیە کە دێ بۆ ڕابردوویەکی جوان بەڵام ڕوانگەی شتەیە بۆ بەیانیت بۆ مستەقبەلی خۆت ئەم بۆیە ئەمە حەقێکی مەشروعن مافی خۆمانەکە ئێمە وابێ واش بکەین کە لە ساڵیادەکانە زیاتر ئەم خەمە گەورەیە جێ بکەینەوە جارێکی ئیشی لەسەر بکەین بۆ ئایندە ئەوەی کە لە ئەنجومەنی کارگێڕی ئەم تەلەڤیزیۆن ئاخرێتە ڕوو ئەوەی کە لە ڕێی تەواصل لەگە بینەر و بەڕێزانی کە بەشێکن لە میوانی ناو بەرنامەکانی ئێوە لە ناو ئەم تەلەڤیزیۆنەوە خەڵکی ئەکادمی کە بەردەوام ڕایۆشیان پێەکەین و دیقەتدان جارێکی تر لە بینەری خۆمان لەگەڵ ئەوەین کە پرۆژەی تازە بینین لە ناو شاشەکە و ئیشمان لەسەر کردو لە ئایندای بینەرانی ئازیز پێی شادە بن بۆ نمونە بایەختان بەلایانی ئینتەرتیمنت کە بەشێکی هەستیاری ناو شاشەکە هەبێ وەک چۆن بایەخی تەواو کە باسم کرد لە سەرەتاوە بەلایانی سیاسی و وشیارینەتەوەیین و جارێکی کە لە ناو لایەنە ئەنتەرتیمنتەکەشە ئەمە ڕێژی خۆی داکوتێتەوە ئەمە لە ئایندای زیاتر هەستی پێکرێ و ڕەنگە بەشێک لە پرۆژەکانمانەوە بێکەیتر ئەوەندەی کە لە ناو ستودیۆین زیاتر لە ناو شقاما بین و بەشێکی زۆر لە بەرنامەکان مەیدانی بن و بەشێکی زۆر لە پرۆگرامەکان مشارەکەی حزوری تیابێ و زۆر شتی کەش کە پێم خۆشە بینەرانی ئازیزی کەناڵ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆیان لە ئایندای خۆیان بەری بکەون و هەستی پێ بکەن نامێ هەموو لێرە هەڵڕەشم باسی کاکە من پێم خۆشە چەند کاتیش ئەوە نەما باسێکی ئەومان بۆ بکەی کە ئێستا سۆشیال میدیا بەشکی گرنگی ناو خەڵکە کەناڵی سلێمانی تا چەند ینی کاری کردووە لەسەر سۆشیال میدیا ویستێتی چی بکە لە ڕێی سۆشیال میدیا و پەیامەکانی خۆی گەیاندووە و ئەو ئەکاونتەی کە بە ناوی پێیجی تایبەتی سلێمانیە باسێکی لێ بکەیت و بۆی زیاتر بینەران لەبەرەوەی ئێستا بەشێکی گرنگە لەوانی هەنێک کەس نەتوانێت لە ڕێی تیڤیەوە سێری پرۆگرام و بەرنامە و پەیامەکانی کەناڵی سلێمانی بکە ئەتوانێت لە ڕێی سۆشیال میدیاوە سێری بکە سۆشیال میدیا بە ئەمڕۆ بە نیو میدیا بازەکرێ ئاستێکی تازەی میدیا وای کرد کە ئینسان نەتوانێت بۆ خۆی هەموو هاو نیشتمانێک لە ماڵی خۆیان وەرگری هەو نێڕێژ بێ ڕۆژێکی تازەیە نایە ئاراوە ئەگەر لە جاران لە ڕابردووە وەرگر هەمیشار وەرگر بوو بە زۆریەگرت دانیش بە دیار شاشەکەەوەیان گوێ لە رادیۆکاگریان جەریدەکەی خوێنەوە مجەلەکەی خوێنەوە وەریەگرت ئێستا نێرەریشە هەردوو وەزیفەکەی هەیە ئەمە من نامێ باسی پۆزتیف و نەگەتیفی بکەم چکە زۆرە خایەنی بۆ دیراسەشی زۆر لەسەر کراوە بەڵام گرنگە لەوێشە دیسان ڕەچاوی باری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی میدیا بکرێ کە بەداخەوە ئەوە کەمتر هەست پێکەین ئێمە وەختێک کە سۆشیال میدیا نیو میدیایەتە پێشەوە ئەو میدیای پێشخۆی کە تەلەڤیزیۆنە ڕادیۆی هەرچی لێناوەنی ئەکەوێتە بەردەم واقعیشی تازە هەر بەڕاست تۆ میانە لەگەڵ واقعەکەیان دروستەکەی ئەم واقع تازەیان زۆرانی لەگەڵ ئەگرینا بێگومانە بێ میانی لەگەڵ دروستکەی خۆ ناچی زۆرانی لەگەڵ بگری و نابێ ئەوەی کە لە ئاستەکانی پێشووی میدیا لە بەشێک لە قۆناغێکی مێژووی یا ڕوویاوە بۆ نمونە کاتێک ڕادیۆیەت کە من نامێ زۆر دیسان بێمەوە تەفسیرەوە کە ڕادیۆیەت هەستەکرێ پێشخۆی کە ڕۆژنامەیە خەریکە کاڵێکاتەوە بەڵام نەتیجە نا میانەیەک لە نێوانیان میانەیەک وە ڕۆژنامە لە ڕادیۆ خوێنرێتەوەی تر ستونەکانی خوێنرێتەوە میانەیەک دروزەوێت بە هەمان شێوە وەختێکە تەلەڤیزیۆنی ژێت بایەختان بە ڕادیۆ کاڵ نابێتەوە چکە میانەیەک دروزەوێت ئەبێ میانەیە کە بێ لە نێوان تیڤی و نیو میدیایەکە سۆشیال میدیا خۆر بە تەنیا فەیسبوک نییە تویتەرە فەیسبوکە ئینستاگرامە کە ئەمانە یوتیوب و زۆری تر ئێمە خۆشبەختانە هەر لە سەرەتاوە ئیشمان لەسەرەوە کرد ئەو میانەیە چۆن دروست بکەین جارێکی تر
پیجی تەلەڤیزیۆنی سلێمانیە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە یوتیوب چەناڵی خۆی هەیە تەلێگرامیشمانەیە بەڵێ دەم خۆش باخی تەواو شان بەشان ئێمە لەگەڵ ئەو بیرۆکەیە بووین کە ئەوێت تەری بێکتری بڕۆن لە ئەساسار بۆ خۆی ئەم وەرزە تازایی کارکردنمان بەشێکی لەوەی کە پرسیارە لێکردم وتە ئێوە بەنیازی چین بۆ وەرزی تازە بەشێکی ئەستیاری ئەوەیە کە ئێمە لە ئایندەیە ڤیو لایف لەناو سۆشیال میدیا زۆر بایەخ پێ بین و بایەخ پێدانی نیو میدیا شانبەشانی ڕوونماکە بڕوات تەری بەیەکتری بڕوە چکە بێمە واقعی بین وەختێک کە نیو میدیایەت کۆتایی بە هەواڵی بۆ نمونە لە ناکاوەیەنی خەبەر عاجل کۆتایی پێێت بە جۆرێک لە جۆرەکانە چکە سۆشیال میدیا تەنگی پیاڵەستنی هەر خەبەرێک کە ڕوایە ئەو یەکەم کەسە بڵاوی دەکاتەوە هاو نیشتمانیە کە وەرگرا بێ بە نێردەریش هەمی بڵاوەکاتەوە ئەبێ بیت لە کوێ تۆ میانی لەگەڵ دروستەکەی وەختی ئەو کۆتایی بە خەبەر عاجل لێنێ بە هەواڵی ناکاوە بێت تۆ لە سەرێکی ترەوە بیت ئاشتی بکەیتەوە میانی لەگەڵ دروست بکەیت بۆەوەی کە بەشێک لە پرۆگرامەکان تا ئێستا لەناو پیجەکەیە حزوری هەبووە ئێستا هەواڵەکانیشم لەناویە ئێستا مەرجنی هەموو پرۆگرامەکە بەڵام ئەوەی کە ئەو دیێڕانەی کە دیێڕی قورسی ناو پرۆگرامەکەن کە هەواڵی باشی تایە کە بابەتگەلی تازا ئەبەخشێ ببینێت بە جۆرێکی تر لەناو پیجەکەیە تۆزیفووە و ئیشی ڕیشەیمان لەسەر کردووە و لە ئایندەشا زیاتر هەوڵێن هەوڵەکەمان بۆ ئەوەیە کە زیاتر ڕەمی پێبینن کاگامان هیچم نەماوە من ئەگەر خۆت پرسیارە شتێکی معەنت با بێش سەرنجێک حەز بکەی باسی بکەیت سوپاس دەکەم پیرۆشێکەکە لە بەرنامە دیارەکانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی کە بەرنامەیەکە هەفتانە سێ ڕۆژ بەردەوامە و هەوڵین لە ئایندەیە زیاتریشی بکەین یەکێکە لەو پرۆگرامانی کە من بۆ خۆم بامجارە لە دەرەوەی پەڕێ و بەرقسەی لەسەرکەین متەلەقیە و بەرنامەیە نەری بەدیقەتیە و بەرنامەیە و ئەوە ئێمایە کە بۆ ئەوی ئەو کەناڵە لە گەشە سند نایە ئەو پرۆگرامە تازی و پرۆگرامی تریشمان هەیە هەڵبەتەر ئەمەنە من نامێ هەموو پرۆگرامەکان لێرەیە باس بکەم بەڵام بە حکمی میوانی ئەم بەرنامی بۆیە باسیەکەم هیوا خوازم زیاتر باخی پێ بن ئێوەکردنەوە هەڵسوڕاوی ناو بەرنامەکان پێشکاری ناو بەرنامەکان تۆ خۆشە پرۆگرامی شکەتەیە کە سلێمانی مەگەزینە لەوەشا سەرکەوتن بۆ خوازم سەرکەوتن بۆ هەموو هەواڵان و ستافی ئەم تەلەڤیزیۆنە کە زۆر ماندوونە ناسانە بەڕاستی بە دیقەتی میدیاییەوە کارەکەن پەرۆشی ئەم پرۆژێن بە عیشقەوە لە ناو تەلەڤیزیۆنەکە ئیشەکەن هەر ئەمەیە سەرچاوەی هێزی کەناڵەکە بەڕاستی و ئەمە ئاماژەیەکی ڕوونە بەوەی کە ئەم کەناڵە بەردەوام لە پێشکەوتنە بێ و بینەرە ئازیزەکانی کە لی دانەبراون بە سەرنجەکانیان دەوڵەمەندمانەکەن بە ڕەخنەکانیان بەسەرمانەکەنەوە بە پێشنیازەکانیان هەنگاوی باشمان لەگەڵانێن لێرەوە من پیرۆزبایی لەوانەکەم دەستخۆشی لە بینەرە ئازیزەکانەکەم سوپاسیانەکەم سوپاسی پەرۆشیانەکەم بۆ کەناڵەکەەوەی ئێوەش و ئەو ستافازی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی بە هیوای بەردەوامی گۆشە سندن و بایەختان بەو لۆگۆ جوانی کە هەیەی بەخش و ڕازگۆیی بەردەوام بین لەو پڕبەخشی ڕوونماکە و ئەو پەیامە ڕازگۆیی کە پشتی بەستوە بە ئیتیکی میدیایی و بە هیوای سەرکەوتن بۆ دووبارە سوپاس بۆ تۆ زۆر سوپاس بۆ کاک ئامانج عەبدوڵڵا سوور کە بەڕێزیان بەڕێوەبەری کەناڵی سلێمانین زۆر سوپاس کە ئەمڕۆ ئامادە بووی تاتی ڕۆژێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ